بەڵێ بەهار من لە گەڕەکی شەیدانم ئەم گەڕەکە لە تەنیشت مەزاری شەیدانی هەڵەبجەوەیە بەڵام دانیشتوانی ئەم گەڕەکە گرتبوونەوەن ئەنجامداوە باس لەوەکەن کە ئەوان کێشەی نەبوونی خزمەت گوزاریان هەیە من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو پرۆژە خزمەت گوزاریانی کە داوا ئەکەن و نیانە ئەچمە لای دانیشتوانی گەڕەکەکە سڵاوت لێبێ کێشە و داواکاری ئێوە چییە ئەو خزمەت گوزاریانی کە داوا ئەکەن چین بەخێوێن سەرچاوم زۆر سپاسانەکەین ئێمە گەڕەکی پشت مەزارەکەمان پێوترێت گەڕەکی شەیدان کۆنترینی فرازە لە شاری هەڵەبجە بە حکمەوە ئێمە خۆمان هەمومان فەرمانبەرین لە دایرە معنیەکاندا دایرە خزمەت گوزاریەکاندا ئاگاداری هەموو پرۆژە و هەموو کارەکانی حکوومەت یاریێمی کوردستانی ئێمە کۆنترین ئیفرازین لەم شوێنەدا بۆ معلوماتی بەڕێستان ئێمە ژێرزەوی و سەرزەوی یەک کێشەمانیە هەم ئاو ئاوەڕ هەم کارەبا و هەر 10 سانتیم یعنی ئێمە تەجاوزمان نییە بەڵام زۆر جار پرۆژەکان کە وەختێکە بەرپرسەکان کە لێرە بوون بە حکمەوەی بە ناوچەگەریان کردووە هەمویان گواستوێتەوە بۆ گەڕەکەکانی خۆیان بۆ شوێنەکانی خۆیان هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە یاری ئەم ڕێگای هەمووی 2 کیلۆمەتر نابێت یعنی بە هاوینا زۆر ناڕەحەتە بین بە تەپوتۆزە و بە زستانی شاقڕ و چڵپاو شوێنێک نییە بۆ مناڵەکانمان بۆ یاریکردن یان باخچەیەک یان شتێک هەرچی خزمەت گوزاری هەبوو لەم شوێنانە بەکاریان هێنا بۆ فەرمانگەکانی خۆیان ئەوە ئێستا یاریگایەکی گەورەی لەسرە ئەم ڕێگەیەکە هەمووی 2 کیلۆمەتر نابێت بە هەموو کۆڵانکانی و ئیفرازێکە نزیکەی 170 ماڵە یعنی یاریگای لەسرە 2 قوتابخانەی لەسرە بەڕێوەبەراتی گشتی کارەبای لەسرە بەڕێوەبەراتی گشتی ئاوی لەسرە داهەنگەی لەسرە فەرمانگە دادوەریەکانی لەسرە هەموو ئەم شتانەی لەسرە بەڵام ئێمە نازانین ئەم شوێنە بۆچی قیرتاو ناکرێت کە هیچ کێشەیەکمانی لە ساڵی 2013ەوە یعنی کۆمپانیای بەکرۆجۆ هاتووە کە کاری تیا کردو لە 150 کارەکانی تەواو کردووە دوای بەنیوەچڵی بەڵێ ئەزانین قێران هاتووەتە پێشەوە بەجیهانێشتووە داواکاری سەرەکی ئێوە قیرتاوکردن و هەروها شۆستەی وایە بەڵێ داواکاری ئەمە هەر ئەوەیە کە کاک بێساران وتی داواکەین وەرن بەدەمانەوە چونکە بەڕاستی زەختێکی زۆری لەسەر و دانیشتوانی ئەم کۆڵانە تەواو وەکو بڵێ بێزار بووین بەهۆی لە هاوینانە بەهۆی تەبوتۆز و لە زستانیشە بەهۆی قوڕ و چڵپاوە چەند جارێکی سەردانی شارەوانی و جەنابی پارێزگارمان کردووە نهاتون بەدەم داواکاریەکانمانەوە مێش ناچار بووین مەپەنابەرین بۆ کەناڵێکی ڕاگەیاندن بۆ بتوانین لێرە و سەختێ بکەین بتوانین ئیشەکانمان بۆ جێبەجێکەین مامۆستا ماوەی چەند ساڵە ئەم گەڕەکە بەم شێوەیە و بەڵام تاوەکو ئێستا پرۆژەی خزمەت گوزاری پێنەگەشت خۆی لە 2004 ئەم گەڕەکە هەیە یعنی نزیکەی ئەوە نزیکەی 16 ساڵە بەڵام لە 2004 دەوە کۆمپانیای بەکرێتەوە هاتن ئەوە خۆی گەڕەکە باش بوو لە ئەساسە یعنی هەڵ نەکەنرابوو بەس کۆمپانیای بەکرێتەوە هاتن گەڕەکەیان هەڵکەند یعنی ئەمە لێ گیراوە 6 سانتیمی یەکەمی لێ گیراوە یعنی ئەوەنەی تر گەڕەکەی بۆ ئەوە بوو کە جارێکی تر قیر بکرێیان هەڵکەندنەکەی بۆ ئەوە بوو کە قیر بکرێت تەواو چونکە ئەمە ژێرۆی ئاو مەجاری و هەموو شتێکی تەواوە بەس قیرەکەی مابوو لە 2014 ئەم قەیرانە ها و ئیشەکەیان ڕاگرت اینجا ئێمە چەند جارێک وەکو مامۆستاوەتی سەردانی بەڕێوەبەرایەتیەکانمان کردووە بەڵام ئێستا ئێمە داواکارین بێن بەدەممانەوە کاکە وەڵی شوێنی مناڵمان نەخۆشە تەپوتۆزە گەڕەکە یعنی وێرانی کاکە بۆ ئێمەنا بۆ ئەمدا فەرمانگانەکە لە سەرمانون یعنی بەسەری ئێمە ئەوە کاتب عەدلە چەند ماڵە بن کەم کێشێتان هەیە لەم گەڕەکان ینی چەند کۆڵانێک نزیکەی 120 ماڵە بین نزیکەی 120 تا 150 ماڵە بین بەڵام بۆ فەرمان بابە بۆ ئێمەنا ئێمە قیرمان ناوێ ئێمە قیروسیا بەڵام بۆ ئەمە دایرەکانی خۆتانە بابە وەرن بەدەم دایرەکانتانەوە زۆر بە کورتی مامۆستا و داواکارێکە بگەێنی پامە وڵی قوربانجان پامی من بۆ کۆمپانیای بەکرۆجۆنیە بەڕاستی پێ من بۆ بەدەسەڵاتدارانی ئەم شارەیە لە ژاتیەوەی ئەڕۆن تاجگوڵی نەدانن لە سەرگۆڕی شەیدان کە هیچ سوودێکی نییە کە مردووپەرستی زیندووکوژن ئەوانە بەڕاستی مەزارەکە 100 متر دوورە هەر 100 متر لە مەزارەکەەوە دوورم گەڕەکە بیان خزمەتەکانیان ببینن بیان سەی ڕێگاوبانەکان بکەن ئێمە چەند جارێک شوێتە لاو شارەوانی چونێتە پارێزگار ئەوە دەسەڵاتی ئەمانی دەسەڵاتی کۆمپانیاکەیە کۆمپانیاکە قوبولی ناکە کاکە کۆمپانیا مرد یعنی کۆمپانیا مرد بەڕاستی هەڵەبجە و نەیتر مەبرێنن ئەمانەیە بەڕاستی خەڵک دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کێ منفعەتی بۆ خەڵکی هەڵەبجە هەیە کێ منفعەتی بۆ خەڵکی هەڵەبجە هەیە بەڕاستی جوولەکەیەکیش بێت بێبایە ڕێزی لێ بگرین ئەمانە یەک منفعەتیان نییە باوەڕ بکە لە هەموو هەڵەبجە منفعەتێکی ئەم دەسەڵاتەن پێ بڵێ کە هەیان بێت ئیشێکیان کردبێ بۆ هەڵەبجە ئەوەشی کراوە بەڕاستی کەسە دەوڵەمانەکان خێرخوازەکان کردویانە مامۆستا ئەگەر هاتوو وەڵامی داواکارەکەتان نەدرایەوە هەر بەم شێوەی ماوەی ئەوە هەنگاوی دواترتان چی ئەبێ ئەسانوێ چی بکەن
ئەمە چەندین ساڵە و خۆتان باسی لێوکە نزیکی 15 ساڵە بێ کە ئەم کێشەیەتان هەیە لەگەڵ دەسەڵاتە شتێکرێ ئێمە کەسیشی مەدەنی ئاسایی ئەژینیانی لەگەڵم حکوومەتە تۆ تێ چی بکەی مەسەلەن خۆ ناتوانین معارض بین لەم حکوومەتە بڵین کاکە گیان ئەمە چینە دەرەوە ئەم شوێنی خۆمان هەڵەگرین لە وڵاتانە ئاژین مەجبور هەڵ خەڵکی ئەم گەڕەکەینەوە بژین تایە ئەمەی بینیتان گربوونەوەی بەشەیەک لە دانیشتوانی گەڕەکی شەیدانە کە لە نزیک مەزاری شەیدانن وەک خوان باسی لێوە دەکەن کێشەی نەبوونی شۆستە و هەروەها قیرتاویان هەیە کە ماوەی چەندین ساڵە پێوە دەناڵێن